بکاری پۆلی هەفتەمی بنەڕەتی لاپەڕا 202. ئەو لاپەڕەیە ڕاهێنانەکانی زۆر ئاسانن، بەڵام ئەمن هەر تۆزێک پێداچوونەوەکی لۆ دەکەم. ڕاهێنانی ئاراستەکراو ئایا ئەم شێوەیە چەند لایە؟ ئەگەر وانەبی هۆیەکەی بڵێ. پرسیاری یەک، لێرە وان نییە، ئەو شێوەیە چەند لان نییە، لەبەرەوەی یەک لە لایەکانی هێڵی ڕاست نییە بەڵکو چەمایتەوە. ئەو هێڵە سۆرە هێڵەکی چەماوەیە. پرسیاری دوو، لێرە بەڵێ، ئەوە چەند لایە. پرسیاری سێ، وان نییە، لەبەرەوەی کرایتەوە لە دوو سەر. کەوابی نازانین لێرە چه هەیە، ئەوە چەند لان نییە. ناوی هەر یەک لەم چەند لایانە بنووسە. پرسیاری چار، زۆر ئاسانە، تەنیا لایەکان دەژمێرم، دەنووسم. لێرە ئەگەر ئەمە ژمارنەکەم ڕاستبی 8 لا. پرسیاری 5 4 لا. پرسیاری 6 9 لا. ناوی هەر یەک لەم چەند لایانە بنووسە. هەندێک جار چەند لایەکان ناوەکی تایبەتیان هەیە و هەندێک جاریش چەند لایەکان ڕێکن. ئەگەر ڕێک بوو بنووسە ڕێکە، ئەگەر نا لەبەر چ ڕێک نییە، هۆیەکەی بڵێ. پرسیاری 7، لێرە ئەوە 4 لایە، بەڵام چونکە 4 لایەکان جووتن، واتە یەکسانن وەکو یەکن، هەر یەک لەوان 24 سانتیمەترە، هەروەها گۆشەکانیش جووتن، هەموو گۆشەکان گۆشەی وەستاون، واتە 90 پلەنە، کەواتە ئەو 4 لایە ڕێکە، لە هەمان کات ناوەکی تایبەتی هەیە، 4 گۆشە. پرسیاری 8، لێرە ئەو 4 لایە ناوەکی تایبەتی هەیە، لا کێشە، لەبەر ئەوەی دوو لای وەکو یەکە، ئەو هێمایە ئەو مەبەستەی هەیە، ئەو لایە وەکو ئەو لایە. ئێرە لایە کورتەکەش وەکو ئەو لایەیە، لەبەر هەندێک ئەو هێمایان دانایە و گۆشەکانیش هەموویان جووتن، یەکسانن وەکو یەکن و 90 پلەنە. بەڵام ئەو 4 لایە ڕێک نییە، چونکە هەر 4 لایەکان جووت نییە، بەڵکو دوو لای درێژیەکەی جیاوازە لەگەڵ پانیەکەی، کەواتە ئەوە ڕێک نییە. پرسیاری 9، 3 لام هەیە، ناوەکی تایبەتی هەیە، 3 گۆشە. لێرە نە لایەکانی جووتن، نە گۆشەکانیش جووتن، پێویستە هەموو گۆشەکان وەکو یەکبی، نەک تەنیا دوو دانە، یان نەک تەنیا دوو دانە لایەکان جووتبی، بەڵکو هەر سێکیان، کەواتە ئەو 3 گۆشەیە ڕێک نییە. ڕاهێنانی ئازاد، ئایا ئەم شێوەیە چەند لایە؟ ئەگەر وانەبی هۆیەکەی بڵێ. پرسیاری 10، بەڵێ، ئەو شێوەیە چەند لایە. پرسیاری 11، ئەو شێوەیە چەند لان نییە، لەبەرەوەی دوو لای هێڵی ڕاست نییە بەڵکو چەمایتەوە، هێڵی چەماوەیە. پرسیاری 12، بەڵێ، ئەوە چەند لایە. ناوی هەر یەک لەم چەند لایانە بنووسە. پرسیاری 13، دەژمێرین لایەکان، 5 لا. پرسیاری 14، 3 گۆشە. پرسیاری 15، 7 لا. ناوی هەر یەک لەم چەند لایانە بنووسە، ئایا ڕێکە؟ ئەگەر ڕێک نییە، هۆیەکەی بڵێ. پرسیاری 16، 8 لایە، لایەکان جووتن، لەبەر ئەوەی ئەو هێمایی دەبینم لێرە، ئەو هێمایانە، واتە لایەکان جووتن و گۆشەکانیش لە هەمان کات جووتن، دیسان هێمایەکەی دەبینمەوە، ئەو 8 لایە 8 لایەکی ڕێکە، لایەکان جووتن، گۆشەکانیش جووتن. پرسیاری 17، دەژمێرم لایەکان، 5 لایە.
و لایەکان جووت نینە، گۆشەکانیش جووت نینە، هەمویان وەکو یەک نینە، واتە ئەوە پێنجلایەکی ڕێک نییە. پرسیاری 8 ئەو 6 لایە ڕێک نییە، چونکە هەرچەندە گۆشەکان جووتن وەکو یەکن، بەڵام لایەکان جووت نینە. ئەو لاپەڕەیە ڕاهێنانەکانی زۆر ئاسان بوو. لێرە دێمە کۆتایی لاپەڕەکە هەتا وانەیەکی دی هەر بشین.